توانیمان ڕێکەوتن لەگەڵ وەزارەتی مالیەی ئیتیحادی بکەین لەسەر کێشەی موچەخۆرانی هەرێم و بگەینە دەرەنجامێک کە بۆ ساڵی 2025 بەبێ گرفت بودجەی موچەخۆرانی هەرێم سەرفکرێ. ئەمە قسەکانی ئاوات شێخ وەزیری دارایی حکوومەتی ماوەبەسەرچووی هەرێمە کە نوقڵانە و گرنتی چارەسەرکردنی موچەی موچەخۆران بۆ ساڵی 2025 لێ دەدات، بەڵام تاوەکو ئێستا گرفتەکانی موچە نەک هەر چارەسەر نەکراون، بەڵکو موچەی مانگی 12 ساڵی ڕابردووش دیار نییە و دابەش نەکراوە. کێشەی نەدان و دواکەوتنی موچە لە هەرێمی کوردستان بۆتە یەکێک لە گەورەترین قەیرانە ئابووری و کۆمەڵاتیەکان کە گاریگەری خراپی لەسەر ژیانی سەدان هەزار هاوڵاتی و خێزان هەبووە. بە شێوەیەک هیچ مانگێک گەرنتی دابەشکردنی موچە نییە و لە کاتی خۆیدا دابەش ناکرێت. موچەی مانگی نیسانی ئەم ساڵیش هێشتا دیار نییە کەی دابەش دەکرێت بەهۆی ناکۆکی لەسەر ژمارەی موچەخۆران و ناوی دووبارە و پابەندەبوون بە یاسای بودجە و تێکڕای ئەو پارێرەی حکوومەتی ماوەبەسەرچووی هەرێم داوای دەکات. بەغدا کێشەی بەردەوامی لەگەڵ لیستی موچەخۆرانی هەرێم هەیە. بە پێچەوانەی بەرپرسانی حکوومەتی ماوەبەسەرچوو کە زانیاری لە خەڵکی دەشارنەوە و وێنای دەکەن کە کێشە لە لیستی موچەخۆران نییە، بەرپرسانی کورد لە بەغدا ناتوانن ڕاستیەکان نەدرکێن و کێشەکان نەخەنە ڕوو. وەک فواد حسێن وەزیری دەرەوەی عێراق دەڵێت موچەی مانگی 12 نێردراوە و کێشەش لە لیستی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان هەبووە و لە داهاتووشدا بەردەوام دەبێت. بەرپرسانی حکوومەتی ماوەبەسەرچووی هەرێم بەردەوام باس لە هەوڵەکانیان دەکەن بۆ چارەسەری کێشەداراییەکان و دابەشکردنی موچە کە لە ماوەکانی ڕابردوو بەڵێنیان بە موچەخۆراندا ئەگەر هەژماری من پڕ بکەنەوە و کاری پێ بکەن ئەوە موچە دوا ناکەوێت. بەڵام سەرباری ئەوەی بەڵێنەکانیان ڕاست دەرنەچوون بارودۆخی موچەخۆران لەو پەڕی خراپیدا خۆی بینیەوە، تەنانەت سات و وادەی پێدانی موچەکانیشان نازانن. هاوکات چارەنووسی موچەی مانگی 12 ساڵی ڕابردوو ئاشکرا بوو بە پێی راپۆرتی دیوانی چاودێری عێراق کە خودی هەرێمی کوردستان بەشداری تێدا کردووە و ڕەوانەی ئەنجومەنی وەزیرانی عێراق کراوە. هەرێمی کوردستان ساڵی ڕابردوو 12 موچەی تەواوی وەرگرتووە، بەڵام تەنیا 11 موچە دابەش کراوە. نزیکەی 10 ساڵە هیچ ساڵێکتیان نەپەڕیوە و موچەیەک یان 2 موچە یان 3 موچەی موچەخۆرانی هەرێم لەلایەن دەسڵاتی هەرێمەوە نەدزرابێت. ئەم ساڵیش هێشتا فەرمانبەرانی هەرێم دوودڵن لەوەی موچەکەنیان بە تەواوی وەربگرن. لە 10 ساڵی ڕابردوودا حکوومەتەکەی پارتی وێکێتی 11 موچەیان نەداوە و 44 موچەشان بە پاشەکەوت و لێبڕینەوە دابەش کردووە، بە تایبەتی کۆتایی ساڵەکانیان هەمیشە بەناڕێکی دابەش کردووە.